ئازیزان و خۆشەویستانی ئەمە لە هەر جێگەیەکەوە بینەرمانن سڵاوێکی گەرمتان لێبێت و ئەم کاتتان باش بێت هەمیشە و بەردەوام ژنان لە هەر کلۆپۆستێکا بن لە هەر بوارێکی ژیانە بن توانیویانە جێدەستیان دیار بێت و خزمەتێکیان گەیاندووە هەم بە خۆیان هەم بە کۆمەڵگاکەش نمونەشمان زۆرە ئەبینین لە کار و چالاکی و فیستیڤاڵ و تەواوی کۆنفرانس و دیبیتەکانە ژنان پشکی شێریان بەرکەوتووە جگە لەوەش لە پلوپۆستەکانی ترە جێگا و پێگەیەکی دیاریان هەبووە هەر بۆیە ژنانی بازنەی یەکێتی نیشتیوانی کوردستان بە هاوکاری ڕخراوی شنەبای خاک و بێلا لە یەکەمین فیستیڤاڵە لە پارکی ئازادی شاری سلێمانی فیستیڤاڵێکی قەشەنگ و ناوازی کردوتەوە بۆ خانمە دەستڕەنگینیەکان بۆ ئەوەی توانەکانیان زیاتر دەربخات پێش ئەوەی بچمە لای سەرپەرشتیاری فیستیڤاڵەکە ببورن ئەچینە لای کاندیدێکی ئازیز و خۆشەویست کە ئەوانەیش زۆر بەڕێز خات و شەیدا هادی کە بەڕێزیان کاندیدی ژمارە هەشتن لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆشحاڵیەوە لەم فیستیڤاڵە قەشەنگەیە ئامادەیە. خات و شەیدا بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای سەرکەوتن هەربا لەوە دەست پێ بکەین تواناکانی ژنان لەم جۆرە فیستیڤاڵانەیە چۆن ئەبینی کە بەڕێزە دۆک و سەردانیکەرێک هاتووی سەردانی ئەم فیستیڤاڵە جوانت کرد. سپاسانەکەم دیارە ڕۆڵ و پێگەی ژنان لە سەرجەمکایەکانی ژیانکردنا کاریگەری و پێگەستن و قورسایی خۆی هەبووە ئەمڕۆژ کە بەشداری ئەم فیستیڤاڵەمان کردو کە فیستیڤاڵێکی مارکێتینە بۆ سەرجەم ئەو خاتونە دەستڕەنگینانەی کە توانایەکیان هەیە ئەمڕۆ هەر یەکە توانە و بەهرەکەی خۆی لێرە نمایشەکە کە دەستپێکی سەرەتای دەستپێکی کار و پیشەکەیانە بە هەزاران ئافرەت وەک خاتون وەکم خاتونانەی کە لێرن لەم هەنگاوە دەستیان پێکردو بۆیە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەو هیوایی لە ساڵانی داهاتوو هەر یەک لەمانە دەستی هەلیکار بۆ چەندین ئافرەتیکە درێژ بکەن و کار و بەرهەمی خۆماڵی زیاتر بکەن بەرهەمی دەستڕەنگینی و وێنەکێشانە خواردنە سەرجەم کارەکانیان ئینشاءالله زۆر بە کورتی پێم بڵێ تا چەندە هان و پشگیری تەواوی ژنانی کوردستان وەکو خاتونێکی گەنج کە هەم خۆت کاندید کردووە هەم لەگەڵ ئەوەشە ئەتوانی زیاتر هانیان بی لەسەر پێکانی خۆیان بۆستن. بەڵێ من وەکو ئافرەتێک زۆر پاڵپشت و پشتیوانی هەر خاتونێکم کە کارێکی ینی کارێکی هەبێ توانایەکی هەبێ بەهرەیەکی هەبێ بۆ ئەوەی پاڵپشت و پشتیوانی من بتوانێت پیشەیەکی سابتی خۆی هەبێ ئەمڕۆژ کە لێرەین کۆمەڵی خاتونە کەم پێش فترێک ئاگاداریان کردمەوە کە وەکو سپۆنسەریەک لەگەڵیان بم بە خۆشحاڵیەوە بەبێ ئەوەی بچمە ناوەڕۆکەکەەوە کەوتی بۆ خانمانە کار و بەرهەمەکانیان ئارزەکان من بەشداریم کردووە ئەوەی جێگەی خۆشحاڵیە شۆڕشی ماف و ئازادی ژنان لە 8 مارسا بووە منی ژمارەکەم هەشتا ژماری کاندیدەکەم هەشتا بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێزە مەمنون زۆر سپاس بۆ خاتوو شەیدا هادی کا بەڕێزیان کاندیدی ژمارە هەشتن لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان جائزە ئەچینە لای خاتوو عەزیمە عەزیز کە بەڕێزیان سەرپەرشتیاری فیستیڤاڵەکان خاتون گیانەگەر بیتە لای ئێمە بەگشتی پێمان بڵێ ئەمە جێم فیستیڤاڵە چۆن بوو بۆ یەکەم جار ساستان کرد. بەڵێ بەخێر بێن ئێمەجی ئەم فیستیڤاڵی ئێمە ڕێز و سپاس و خۆشەویستیمان بۆ بازنەی ژنان بە تایبەتی خاتو ئەژی کە توانی لەگەڵمانە وەکو بازنەی ژنان ئەم فیستیڤاڵە ڕێکخین و هەروەها بۆ خاتو شەیدا هادی کە توانی پاڵپشتێکمان بکات یعنی یارمەتی دەرێکمان بێت لەم فیستیڤاڵەیە ئەمە بۆ یەکەم جار ئێمە توانیمانە لەگەڵ بازنەی ژنانە توانین فیستیڤاڵێکی ئاوەڕێکەین بۆ خانمانە بۆ خاتونانە بۆ کچە ئازیزانەی کە لە ماڵەوە کاری دەستی خۆیانەیە بتوانن لێرە نمایشی بکەن. سپاس بۆ وتەکانە جائزە ئەچینە لای زۆرێک لەو بەشداروانی کە لێرەن لەبەر ئەوەی فیستیڤاڵەکە هەم کاری دەستی هەم خواردن هەم گۆرانی و موزیک کە بەشێکی گرنگی فیستیڤاڵەکەیە لە هەمان کاتە ئەو جلوبەرگە کوردیانش کە تایبەتە بە خانمانی کورد لەم جۆرە فیستیڤاڵانەیە نمایش کراوە خاتونێکی دیکەش لەگەڵمانەیە ئەم کاتت باش باش بەڕێزم زۆر سپاس دەکەم خواردنە بە خێراتنی کەناڵەکەتانەکەم سەرکەوتوو بن ئینشەڵڵا سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ پەیامە جوانەکەت پێم بڵێ خواردنە کوردەواریەکانی تۆ چییە کە بەشداریت کردووە ڕەنگە هەندێک خواردنیشە بێ کە تایبەت نەبێت بە ناوچەیەک بەڵام ئێوە نمایشتان کردووە و ئەمان جێم جۆرە فیستیڤاڵە چۆن ئەبینی
وڵی بۆەوەی تۆ پێشکەوین ئافرەت پێشکەوێت و من یەکەم جارمە بەشداری بکەم یانی دوسێ جاری کە بەشداری منەکرێ یەکەم جارمە بەشداری بکەم لە فستیڤاڵە و بۆی پێشکەوم و ئیتر لە باشە لە بوارەکەی خۆتانە خواردنەکانتان چی و چییە؟ وڵا بریانی دوو جۆری بریانی بەڵێ هێناومانە وەک ئەبینی خواردنەکانی دیکەش کە لێرە لەم کۆشکانە ئامادە کراوە سوورێک لە خواردنەکانە کە زیاتر خانمان ئەیانەوێت بە دەست و پەنجە و سەلیقەی خۆیان زیاتر نمایشی بکەن و خواردنەکانیان بناسێنن جا ئێستا پێمان خۆشە بچینە لای زۆرێکی دیکە لەو بەشداربوانی کە لەم فستیڤاڵەیە بەشداریان کردووە ئەچینە لایەن هاوکاریشم ناو بەناو وێنەکانمان بۆ بگوازێتەوە بابزانین خاتونە دەستڕەنگینیەکان لێرە چ پەیامێکیان هەیە با بچینە لایم خاتونە خاتونگیانم کاتت باش بێت ژیان باش چۆنی باشی زۆر باشی بەقوربان خاتون پێم بڵێ هەمیشە ژنان لەسەر پێکانی خۆیان ئەوەسن ئەبینم توش هەندێک لە کارە دەستیەکان لێرە هەم نمایشەکان بۆ ئەوەی ئامادەبووان و سەردانیکەران زیاتر سوودمەند بن پەیامت چییە بۆ ژنان؟ وەڵی پەیام ئەوەی ئینسان قەت دەسەوستان دانەنیشێ ئەچی چۆنێ بێ هەم ئەبێ بە یارمەتی دەرهاوسەر و مناڵی هەمش بۆ خۆی باشە کەدا ئەنیشی وەڵی لە دانیشتن ناخۆشتر نییە لە دنیاە بۆ خۆت هەموو ئیشێ بکەیت باشترە و یعنی هەموو کەس ئەبێ بە بینەرت تەماشا ئەکاڵێ یعنی پیان خۆشە بێگومان بێگومان تۆش هەمیشە سەرکەوتوبی هەمیشە لەش ساغبی هەمیشە کاری جوانیشی هەیە لە نێو پێشەنگاکەیە دووبارە تەمەند درێژ بێ دەست خۆش بێ زۆر زۆر سپاس بەچینە لای بەشێکی دیکە لەو بەشداربوانە هاوکاریشم زۆرێک لە وێنەکانمان بۆ بگوازێتەوە بابزانین ئامادەبووان و بەشداربوانی نێو ئەم فستیڤاڵانە تا چەندێ گرنگە ببنە خاوەنکاری خۆیان هەم لەگەڵ ئەوەی کارەکانیان ئەناسێنن بە ئامادەبووان لەگەڵ ئەوەشە داهاتێکیش لە ڕێگەی ئەم جۆرە کارانەوە زیاتر دەستیان ئەکەوێت و زیاتر ئەتوانن بازاڕی خۆیان بکەن سڵاو لێ بێم کاتت باش مەمنون پێم بڵێ هەموو کات لە نێو فستیڤاڵەکانە بەڕێزت لێرە ئامادەی تا چەندە ئەم جۆرە فستیڤاڵانە لی سوودمەند بوویت و توانیوتە ببیتە خاوەنکاری خۆت بەڵێ نەبەشە سڵاو بە کەناڵی کورسات بەخێر بن من ئیشی دەستیەکە من لە 2015 ئیشی دەستیەکە من بەشداری ئەم فستیڤاڵانە بکردا وەکو هەندێرێک وەکو بەڕپشتیەک هاتومەت ئەم فستیڤاڵە و بتوانین ئیشەکانمان عەرض بکەین هەم بەرهەمێکمان هەبێت بتوانین ئیشەکانمان سادە بەردەوام بین و وەکو حەزی و خوریایەک ئەم شۆرەشان ناکەین ئەمە حەسەکەین هاوکاریشمان بکرێت دەستخۆش ئەمە جگەلەوەی بۆ بینەرانی ئازیزیش جگەلەوەی کە ئەم فستیڤاڵە تایبەتە بە ژنان بەڵام لەگەڵەوەشە پیاوانیش بەشداربوویکی دیکەی فستیڤاڵەکەن دەست خۆش بێت و نمونە زۆر بێ زۆر زۆر سپاس دەکەم لێرش هەندێک لە جلوبەرگە نمایشکراوەکان کە خاتونەکان نمایشیان کردووە هەم بەپی گونجاندنی ئەو ڕنگ و نەخشانی کە لێرەیە لە ڕێگەی ستاندێکەوە جلوبەرگەکانیان نمایش کردووە و بەشێکی دیکەش کاری وێنە کێشان و کاری ئەوەی کا بۆ نمونە کەسێک سەلیقەی هەبێ ئەزمموی هەبێ زیاتر بەشاری کردو لەم جۆرە کارانەیە سڵاو لێ بە خاتون کارێکی خۆت بناسێنە و تا چەندێ پێت باش و لەم فستیڤاڵەیە بەشداری پێ بکەیت سپاس دەکەم وڵا من حەزم کردم فستیڤاڵە بەشدارکەم بۆی زیاتر کارەکەم بناسێنم و کارەکەی تۆ چییە؟ وێنە کێشان و وێنە کێشانی چەند بەشێک پێ وەکو بۆی ئەکلیک و چەند قوڵچێک ئەتوانم وێنێکی ئاوە جوانی پێ دروستکەم ئەمەش هەنێ لە کارەکانمە کە خۆم بەجیا دروستیکەم لەزگە و بینی کتێب زۆر زۆر باشە من سەرەتا ناسان دەوتم کاری وێنە کێشان بەسووتم لەوانی ناویکی تایبەت بە خۆشت هەبێت وڵا ناوەکەی پێیجەکەم ئەمێ کچە پرتەقاڵ تابلۆکانی سەرا دەست خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ تۆ تا چەندێم جۆرە فستیڤاڵانە بۆ تۆی خاتونێکی گەنج گرنگە بکەیتە سەرپی خۆت و بەشداری بکەیت وڵا ئیسفەیەکی باشەیە بەس ئیتری پێچێ کاتی ئەوێ زۆر زۆر خۆش بێت کاری زۆر زۆر ناوازە و زۆر زۆر جوانی هەیە بە هیواین ئەوەی خانمانی دیکەش هاوتای ئەم خاتونە گەنجە بتوانن بەشداری ئەم جۆرە فستیڤاڵانە بکەن خاتونێکی دیکەش لەگەڵمانەیە بە کاری دەستی خاتو ژیان ئەگەر بیتە لای من سڵاو لێ بێم کاتت باش بێت پێم بڵێ لەم جۆرە فستیڤاڵانەیە تا چەندەیە هانی خاتونەکانتانیاوە بۆ ئەوەی پێکەوە بتوانن فستیڤاڵێکی باش پێشکەشی ئامادەبوان بکەن ئێمە هەمیشە هانی خانمانمان داوە لەگەڵ هاوکارم خاتو عەزیمە سوپاس بۆخوا ئێستا توانیمانە خانمانی دەزڕنگین
ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان لە زیاد بوو ناوێ بەڵام فستیڤال و پێشانگای ئەمڕۆمان تایبەتە بە هاوکاری شنەبای خاک و بێلاو بازنەی ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم ڕۆژە ینی ئەم فستیڤاڵی ئەمڕۆمان تایبەتە لێرە وەکوتم ئەمڕۆ بەشداربوویەکی ماشەڵڵا یەجگار زۆر و هی تازەشمان هێناوەتەرە ناو پێشانگاکە کارەکانی ئێوەش هەر وێنەکان خۆیانە دوێن کاری دەستی و کۆمەڵێک جلوبەرگی تایبەت چەفتە و هەندێک ئەو جلوبەرگە کوردیە جوانانی لێیە کە زیاتر ئێوەتانەوێت نمایشی بکەن دەستان خۆش بێت خات و ژیانگیان بە هیوای بەردەوامیتان خۆشەویستان فستیڤاڵەکە بەردەوامی هەیە وەک ئەبینن کۆشکێکی یەکجار زۆر لێرە هەیە بە کارە دەستەکان و خواردنە کوردەواریەکان و گۆرانی و موزیکیش بەشێکی گرنگی فستیڤاڵەکەن بۆیە تۆی خۆشەویستیش ئەتوانی بیت سەردانی پارکی ئازادی شاری سلێمانی بکەیت سوودمەند بیت لە تەواوی ئەو کار و چالاکیانەی کە لە یەکەمین فستیڤاڵی باسنەی ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تۆی ئازیز و خۆشەویست خراوەتە ڕۆ سپاس بۆ تۆی خۆشەویستیش کە تاکو ئێستا بینەرمان بووین.